دووەمین ئۆڵۆمپیادی بەرهەمی منە لە بوارەکانی هونەری و کللتوری شاری سلێمانی لەلایەن کۆلیژەکانی یونایتد ساینسەوە ڕێکخراوە. لە دووەمین ئۆڵۆمپیاددا خوێندکارانی کۆلیژەکانی یونایتد ساینس 90 بیرۆکە پڕۆژەی هونەری و کللتوری و خزمەتگوزاریان نمایش کردبوو بۆ ئامانجەی لایەنە پەیوەندیدارەکانی سلێمانی بۆ 10 ساڵی ئایندە سوودی لێوەربگن و بیخەنە بواری جێبەجێکردنەوە. لێرەدا بە ئامادەکردنی 90 پرۆژە لێرە ئامادەن خوێندکارەکانمان کە ئەم پرۆژانە وەگوتم هەر لە بابەتەکانی ئەدەبی و ڕۆشنبیری و هونەریە بە هەمان جلەی پرۆژەکان ئەوەیە بە هەدەفی ئەوەی کە هەوڵ بن پێشبینی ئەو بکەن کە سلێمانی لە 10 ساڵی داهاتووە چی لێت چ گۆڕانکاری بەسەرایەت خەون و خولایان چییە بۆ سلێمانی دوای 10 ساڵی داهاتوو. خوێندکارانیش باس لە بیرۆکە پرۆژەکانیان دەکەن و ئاماژە بۆ دەکەن بیرۆکەکانیان بۆ سلێمانی تازەیە و بۆ هیوایەشن ببێتە هەوێنی پێشخستنی زیاتری شارەکەیان. ئێمە ئەمانە لە ڕووی کوالیتیەکەیەوە لە ڕووی دیزاینیەوە فڕۆکەخانەکەمان چاک بکەین بۆ مەسەلەن ئەمانە شتی کللتوری سەر بە وڵاتی خۆمانی تێبخین. پرۆژێ بکەین کە تایبەتە بە ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن کە بریتە لە مەلاوانگەیە کە تایبەتە بۆوان و هەروەها فێتنسێک کە ئامێری خۆیانی تیا و شتێکی جیازە تا ئێستا لە کۆمەلگەی ئێمەیان نەکراوە. لە ئۆڵۆمپیادەکەدا ژمارەیەک لە لێپساوان ئامادەی بوون بە تاسەوە لە بیرۆکەی خوێندکارەکان دەڕوانن. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش ڕای دەگەێنێت هەر شارێک بە پلان پرۆژەکانی جێبەجێ بکات پێشکەوتنی مسۆگەرە. من پێم وایە هەمویان گرنگە و پێویستە گرنگی زیاتریان پێ بدەین بۆی ئەو پرۆژانی ئەوان بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆی شارە حیاتەکە پایتەختی ڕۆشنبیری سلێمانی شاری ئەدەب دوای 10 ساڵی تر بە شێوەیەکی تر و پێشکەوتوتر لەمە ببینین. خوێندکارانی کۆلیژەکانی یونایتد ساینس دەیانەوێت بۆ 10 ساڵی ئایندە لە ڕێگەی 90 پرۆژەوە جێپەنجەیان لە ئایندەی پێشخستنی پارێزگای سلێمانی دەربکەوێت. بۆیە داوایان کرد لەلایەنە پەیوەنددارەکان پرۆژەکانیان بە هەند وەربگرێ و بۆ 10 ساڵی ئایندە جێبەجێیان بکات. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.